ڕۆژ باش بینەرانی کوردستان 24 هیوادارین کە تەندروست و لەش ساغ بن و دەستپێکی ڕۆژێکی باشتان هەبێت و هیوادارین کە ئەمڕۆ ببێتە ڕۆژێکی پڕ لە خێر و خۆشی بۆ هەموولاتە. و هەر وەک دەزانین کە ئەمڕۆ دەستپێکردنی دەوامی دام و دەستگا فەرمیەکانی حکوومەتە بەس لە ڕێی یا با بڵێن بە جێبەجێکردنی ڕێنمایە تەندروستیەکان کە دەبێت پابند بین با ڕێنمایەکانی تەندروستی دەوامی فەرمانگەکان دام و دەستگاکان دەست پێکاتەوە هیوادارین کە ئێوەی هاونیشتمانیانی خۆشەویست پابندن بە ڕێنمایەکان و خۆپارێزی بەرامبەر ڤایرۆسی کۆرۆناتان هەبێ و ڕۆژ باش هاژە. ڕۆژ باش سۆڤان بەو هیواین کە ڕۆژێکی باش بێ بۆ هەموو بینەران و بیسەرانی کوردستان 24 لەگەڵ پرۆگرامی ڕۆژ باش دەست پێ بکەن. ئینشاءالله هەمیشە تەندروست باشە بن بە هیواوە بژین بۆ هیواین کە ئەم ڕۆژ لەگەڵ دەستپێکردنەوەی دەوامی هەموو ئەو دام و دەستگایانە هاوڵاتیان پارێزرا و پابندی هەموو ڕێنمایە تەندروستیەکان بن. بێگومان هەر کات ئێمە ئەچینە دەرەوە دووچاری چەندین کردار یاخود کاردانەوە بین بەرکەوتنە بێگومان جا بەرکەوتن تەنها مەبەستمان لە کۆڕۆنانیە ئێمە ڕۆینە دەرەوە ئەگەر خۆمان لە ئۆتۆمبیلێک لا نەدەین یاخود ئەگەر شۆفێرێک بین خۆمان لە ئەو سەرپێچیانە لا نەدەین بێگومان دووچاری زیان و مەترسیە بینەوە بە هەمان شێوەش ئێمە توانین بەو جۆرە خۆمان لەگەڵ کۆرۆنا ڕابێنین و بگونجین لەگەڵ دۆخەکەدا تا کاریگەریەکی ئەوە خراپ لەسەر دەروونمان دروست نەکا بەداخەوە کە ینی هەندێک کەس خراپ کاریگەریەکانی لەسەر کەوتووە بە تایبەت هەندێک شار ئینشاءالله پارێزراوی بۆ هەموو شارەکانی کوردستان بۆ هەموو کوردستانیانی خۆشەویست لە هەر شوێنێک بن. ئێمە دەست دەکەین بە پرۆگرامی ڕۆژ باش سەرەتاش بە کورتێک لە هەواڵە ناوخۆی و گیانیەکان سۆڤان بەردەوامە بێت. فەرموو. نەوەدووسێ کەس لە هەرێمی کوردستان تووشی کۆرۆنا بوون و تووشبوویەکی کۆرۆنا لە هەولێر و یەکێکی دیکە لە سلێمانی گیانیان لەدەستدا. وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان ڕای دەگەێنێت لە بەردەوامی پشکنینەکان و گەڕان بە دوای گومان لێکراوان و تووشبووان 66 تووشبووی دیکەی ڤایرۆسی کۆرۆنا لە پارێزگای سلێمانی و 20 تووشبووی دیکە بە کۆرۆنا لە دەڤەری گەرمیان دەستنیشان کران. هەروەها 3 کەسی دیکە لە دهۆک و 4 لە دەڤەری ڕاپەڕین تووشی کۆرۆنا بوون. وەزارەتی تەندروستی ئاماژەی بۆش کردووە تووشبوویەک لە هەولێر و یەکێکی دیکە لە سلێمانی بە کۆرۆنا گیانیان لەدەستدا. هەزار و 252 کەسی دیکە لە عێراق تووشی کۆرۆنا بوون و 33 کەسی دیکەش گیانیان لەدەستا. وەزارەتی تەندروستی عێراق لە ڕاگەیەندراوێکدا بڵاوی کردەوە لە ماوەی 24 کات ژمێردا 12,000 کەس زیاتر پشکنینی کۆرۆنای بۆ ئەنجام درراوە و دەرەنجام 1252 کەسی دیکەش تووشی کۆرۆنا بوون و 33 تووشبووی دیکەی کۆرۆناش گیانیان لەدەستا. ڕاشی گەیاندووە زۆرینەی تووشبووانی کۆرۆنا لە بەغدا تۆمار کراون کە ژمارەیان 663 کەسە و ئەوانی دیکەش لە تەواوی پارێزگاکانی عێراق تۆمار کراون. وەزارەتی تەندروستی عێراق ئاماژەی بۆش کردووە لە 24 کات ژمێردا 333 تووشبووی دیکەی کۆرۆنا چاک بوونەتەوە و ڕەوانەی ماڵەوە کراون. سەرۆک وەزیرانی عێراق سپاسی پەرلەمان دەکات بۆ متمانەدان بە کابینەکەی مستەفا کازمی. سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق لە تویتێکدا لە تۆڕی کۆمەڵایەتی تویتەر کە بە زمانی کوردی بڵاوی کردوێتەوە سپاسی ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەکات بۆ دووبارە متمانەدان بە کابینەی حکوومەت. سەرۆک وەزیرانی عێراق ئاماژەی بۆش کردووە تەواوکردنی کابینەی حکوومەت هەنگاوێکی باشە بۆ جێبەجێکردنی کارنامەی حکوومەت. و سەبارەت بە دەسەڵاتی فڕۆکەوانی شارستانی عێراق ڕاگررتنی گەشتە ئاسمانیەکانی تاکاتێکی نادیار درێژ کردەوە. لە ڕاگەندراوەکەدا دەسەڵاتی فڕۆکەوانی عێراق سەرجەم فڕۆکەخانەی ئاگادار کردوتەوە کە لە پێناو پاراستنی خەڵکی لە ڤایرۆسی کۆرۆنا لە چوارچێوەی ڕێنمایەکانی حکوومەت تاکاتێکی نادیار ڕاگررتنی گەشتە ئاسمانیەکان درێژ دەکرێتەوە. ڕاگررتنی گەشتە ئاسمانیەکان هەردوو فڕۆکەخانەکانی هەولێر و سلێمانیش دەگرێتەوە بەڵام گەشتی فڕۆکە سەربازیەکان هینەتەوە یەکگرتوەکان کارکۆ و هەروەها نێردا دیبلۆماسیەکان و پزیشکیەکان ناگرێتەوە. ژمارەی تووشبوانی کۆرۆنا لە جیهان لە 7 ملیۆن کەس نزیک دەبێتەوە و گیان لەدەستدانیش بە ڤایرۆسەکە 400,000 کەسی تێپەڕاندووە. بەپێی ئاماری ڕێکخراوی تەندروستی جیهانی ژماری تووشبوان بە کۆرۆنا لە زیادبووندایە و گەشتۆتە
6 ملیۆن و 950 هزار کەس و هەروەها تا ئێستا زیاتر لە 400 هزار کەس بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا گیانیان لەدەستداوە. لە 24 کاتژمێری ڕابردووشدا زیاتر لە 16 هزار کەسی دیکە لە ئەمریکا تووشی کۆرۆنا بوون و 550 کەسی دیکەش بە کۆرۆنا گیانیان لەدەستدا. ئەمەش کورتێک بوو لە هەواڵە جیهانیەکان و ناوخۆیەکان. بڵێ لەگەڵەوەی وردە وردە ئەچینە ناو گەرما ڕووکێنەکەی هاوێن کە پلەکانی گەرما ڕۆژ بە ڕۆژ زیاتر بەرز دەبێتەوە. ئەمە ژواکات بڵێن ئەم هاتنی ئەم وەرزە هاوینە جوتیاران و بەتایبەت جوتیاران بوون نشینان بڵێن بە شەو کارەکانیان ئەنجام بن. بەشێک لە جوتیارانی دەڤەری گەرمیان ئەڵێن بۆ ئەوەی خۆمان لە گەرما پارێزین و بە شەو دەخڵ و دانەکانمان درێ ناکەین و دواتر خەرمانکوت یاخود کاکوتەکەن. دواتر دانەکە لە چاڵتوک و پاشماوەکە جیا ئەکەنەوە و هەریەکێکیان بۆ مەبەستێک بەکارەهێنرێ. بابێکەوە بینەری کاری هەرەوەزی ئەو جوتیارانە ببین. کاکە خڕیکە خڕیکە دەیڵاترێنگە ڕۆینەوە. لە کۆڵی بەرێوە گشتی قارەمان چاورەکەی کۆڵی بەرێوە گشتی چەنم خەو خواردوە هەی وەلای مەرەوە چەنم خەو خواردوە هەی وەلای مەرەوە. کاکە دەڕاستەیەت و درۆمانەمان بۆ کاتۆم گەرم و جۆمان بۆڕنێتەوە و دوایەوە هەباشەیەت ئەم کامانە بۆ کتێ بۆ مەڕووماڵاتمانە و چونکە ئێرا ناوچەیەکی گەرمە و گەرمیانە و بە شەو ئەبێ ئیشکەی لەیرا و ناوچەیەکی زۆر گەرمە و زۆر ناخۆشە ئیشەکەی تاکو حەزکەی ئیشێکی زۆر ناخۆشە و ناچاریشین هەموو ساڵێککە ئەمە بکەین بۆ مەڕووماڵاتمانێ وا پێویستەکە. ئیشەکانیش نسبەتی شەو کە ئیسا شەو لێرا وەرزەکە خۆ دەزانی وەرزەوە تەنێزیکی وەرزی هاوین بۆ تۆ گەرمە و ڕۆژ کرێکار و سایەق و خەڵک ناتوانێت بێت وێسێ و کاتێکا و کابارکە ئەیخێنە ئیشەکانمانە خینە شەو لە شەو فێنکە و ئیسا ئەتوانی هەرچەندێک کابارکە هەرێژی شێغی نەکردیە جەوەکە شکور فێنکە و ملكي وهاتي كلهم في السطح. يا ميسا أمبارة باركين همانا مرومالاتي لمنطقة سنغاو هي همانا مرومالاتي لقرميان هي همانا مرومالاتي لمنطقة قرداغ هي أما الرواب ومنطقة الرواب ومنطقة سنغاو بودي تيمار. بەڵێ هاژە سەرەتا بەسمان کرد کە ئەمڕۆ فەرمانگەکان دام و دەستگا حکوومەکان داوامی فەرمی خۆیان دەست پێ ئەکەنەوە و هەروەها ئێمە دەچینە شار و شارژگەکان هەروەها چۆن باسمان کردو لە ڕێی تۆڕی پامنێرانمانەوە و دەمانێت بزانین لە شار و شارژگەکان کاتێکە خەڵک دەچێت بۆ سەرکارەکەی و دەوامەکەی یان هەر شتێکی تر چۆنن لە جێبەجێکردنی ڕێنمایە خۆپارێزەکان و ئێستا چینە زاخۆ لەبێ پامنێرمان ئیسلام یوسفمان لەگەڵا ڕۆژ باش ئیسلام پێمان بڵێ ئێستا تۆ لەکوێیت و خەڵک ئایا پابەندە بە ڕێنمایە خۆپارێزیەکان لە ڤایرۆسی کۆرۆنا لە زاخۆ ڕۆژ باش ئیسلام. بله هاجا سوان رجاء هم بینرین کردستان 24 باش بتن دیاره جیان جی به همه رنگی خواه شو بتامه هر ایک دوی جیانش دا با آوائه که نان خواه پیدا دکه اصنها لمیدان کسبکارا یان بجین کریکارانم لدور ازاخو دیاره اوج سبه زی قصدافه میدانت کنو چاوری کارکت کن بوه که کوران جیان پیدا بکن لپش من دیاره جماره که زورا کریکاران هبو هاجا سوان لی پشتی کنم هاتی نویره هند جوان
کار بوان هات و چون کار خواهند جوانجی دیاره نویان ده چا برچاف که کامیری بکرم خدان لایه که لیمت وید از سردم کرونا ده هنده که بسیار شوانا بکم گلو وی پتای وی نخوشیه چه کاریگری خواه بسر کار وام بسر کسابت وام و هبویا آیا که موزیدهی نیوه چه آبوینه ادگل مدا دو مهوان هنه از بسیار کشوانا بکم هنچه وانن محمد اگر از بسیار بکم پشتی کو کرونا هاتیه اف پتا هاتیه گلو کاری و چلی هاتیه کم بویا زیده بویا ادیتره هنچه قصدا کاری کن اگر بچه اگه بزرگ بچه‌های خیراتنا تلویزیون 24 از کم حاضر نمی‌نیم الویری والله شغل که ما تحصیل شغلی بی یعنی وکی بی یعنی سوالات که بی یعنی هیوا که ده هیوا چهار هیوا احتمالا وقتی تحصیل بتر وکر یعنی وکی بینا شغلی هره والا باشه اگرم بسیار بگن یعنی بیشتر بری کو نخوشی ها کرونا یا فتا بناف ما بکر چجورم بیا که حتی ویدمی افوسا گله کریکال وری ما اینا شغل نفت برای نه والله نمونه يعني حتى وقتی ایک عمل نمول فيه يعني شغل صابي يعني عمل نبيج احتمالا هره والا وقت شغل يعني هابي هره والا زیادتر چه شغل هبی و چه شغل کم بیا بگن والله شغل وکی شغل كيم بيا يعني شغل عملي وكيم بيا شغل دكاني وكيم بيا هي معملي وكيم بيا يعني هره والله تحصيل والحمي شغلي كده هبي شيء اگر از بسیار کشته بگم گلو وی نخوشی دماغ و هین سردانا کارک جهه کت کن کارک بو اتیتون هینچن جهه که قربالغ بدن هینچن در رن مایا چنده خواه پارزی برچافت ور کنن بو هنده که گیانه و زارو کت و مالت و سلامت بدن بله خود پارزن ولی اوج خود چه دیرت کنه نیش مهمت اما عادیات کنه تزگور که و کمامات کنه خواهش دیرت کنه اگر تبون بحث بگنیش میش و تلزاخوی یعنی کار نها چاوا یا گلک که کارت بجم پشتی هاتنا آوره هم پشتی کو خلک رجاوای کردستان الوریه خلک باکوره کردستان الوریه هجمارا که زورا که کارونه در فتت کاری کمتر بینه پشتی نه ناردنا موچهش لای بغداد و گلو و کاریگری ها خالصر کسابت ها هبیه گله کو هبیه هندیت بیش هبیه یعنی بو کسبت یعنی برینوی که شولن ورانه دیاشتن اما میدان که سحکی امور سیال ساکن هم شول که وی گاوه میوری حتی نیورو یعنی کام در که وجه آن در آنکه حتی ایواری می در که نام در آنکه وجه از بو احتمال دروجه می در که سه روزه می در که زیت نینه برادین همین گله کن به خواب شولی جوالت کن یعنی شولی 20,000 بده 10,000 چند 5,000 شولی هر خود گله تاثیر خواب یا گله کو گله زور سپاس دست خوش شیروت کن درس که بدتن بله سوان هاجا روش یا کریکاران زاخوب وی آوایه یعنی وی پتای ویروس کرونا کاریگری خب سر همین سکترین جیان ده هوایه دیار الوریجی کاروان که متر بو یه جاران و دیده ما کو بنا سازی و پروژه جداش دانه این کردن البته بجن کارت کرنا خالصر رجع کاریش به کارت کم دبودی اوجی بطال دمینه بەڵێ بەڵێ بە دڵنیاییەوە وایە ئێستا کرێکاران هەموو خەڵک بەگشتی گەڕاتەوە سەر کار و کەسابەتی خۆی بەڵام دەبێت بەڕێ ڕێنمایەکانی خۆپارێزی زۆر بە دروستی جێبەجێ بکات بۆی کە ژیان بەردەوام بێت و بەو شێوەی کە پێشووتر هەبوو بەو شێوەیە بەردەوام بێت بەڵام لەگەڵ ئەوەشە خۆیان ڕابێنن لەگەڵ ڤایرۆسی کۆرۆنا کە چەند مامەڵەی لەگەڵدا بکەن زۆر سپاس ئیسلام کالەزا خۆ لەگەڵمان بووی ڕێزمان هەیە بۆ هەموو کوردستان و بۆ زاخۆش بەڵێ وەکو زانرێ لەم دەمەدا کە سەردەمی کۆرۆنایە هەریەک لە هونەرمەندان شاعیران هەموو کەسانەی کە لە بوارە جیاجیەکاندا کارەکەن لە ڕێگەی خۆیانەوە توان یاخود دوور و نزیک هەوڵیان داوە جێگە دەستیان دیار بێ یاخود کارێک بکەن بۆ ئەم سەردەمە جا ئەگەر بۆ ڕەواندنەوەی ئەو خەمە بێ لە دڵی هەوڵاتیانە یاخود بۆ بەرهەمێکی نوێ بێ کە تۆماری بکەن بۆیە یەکێک لەو کەسانەی کە شاعیرێکی دێرینە کە ژاڵ ئەحمەدە نامەکانی سەردەمی کۆرۆنا بڵاوەکاتەوە ئێمە لە ماوەی ڕابردووە نامەی یەکەممان بڵاو کردەوە ئێستاش گوێبیستی نامەی دووەم بن بەڵێ لە نامەی دووهەم کە ژاڵ ئەحمەد ئەڵێت ئێمە باشین سلێمانیش وەک خۆیەتی و شاری بەردەم ڕەشەبایە گەرغەمباریش بێت و یەخەی خۆی دابدڕێت ناحەقێتی خۆ ئەو هەر لە بوونەوە چقڵی چاوە موبتەلایە ئێستا کە ئەوترێت لە هەموو کوچەیەکی ئەم دنیاە سیخوڕەکانی کۆرۆنا چاو دەگەڕن
هەر ڕۆژە و نێچیرێکە بن کۆترە نازدارەکانی مزگەوتی گەورە لە سنگی شارەوە بەرەو ئاسمانە فڕن بەدەم گۆرانیەوە ئەڵێن ئێمە باشین سلێمانیش وەک جاران بێ هاوتایە ئەگەر شاد بێت هەموو دنیا لەسەر خەندەی لێوەکانی بە ئارامی لەنگەرەگرێ و سوێن بێت بەغەدر لێکراویش ئەو شەکرە شارە هەر وەکو شاکارە تابلۆی خوددایە. با بەیەکەوە بینەر و بستەری کەش و هەوای شارەکانی کوردستان. بەهۆی کەمتەرخەمی خەڵک شوێنەوارە مێژوویەکان زیانیان بەرەکەوێت و بەرەو لەو ناوچوونەچن لە گەلی قەسریک لە شەرنەخ لە باکووری کوردستان چەند کەسێک هەوڵی شێواندنی پەیکەرێکی تەمەن 6,000 ساڵیان داوە. پەیکەرەکە ئافرەتێکی سوارچاکە و هێما و سمبولی ناوچەکە بووە. لگلی قصرکی نافبر شرنخ و جزیره بوتانه شنواره که 6,000 سالان بره راستی هلوستا تکشکاندنه هات. کسین ته پیشبینه کرن گنجینگر بون زیان گهاندن پیکرن لسر کبرن هاتو بون کولاندن. کسین هی ناسنامه وان ندیاره لگلی نافبر چیاین جودی و گاباره که وک بهره شاهان ته بناف کرن و نه این سر لاته خرا کرن. Hakkari'den hatta İran'dan Evre ber bi Culomêr, Guan û heta Îranê weke rêya hevrêşmê hatiye bikaranîn. Her 10 kîlometreyê carek xanek avakirine ji bo bêhinvedana karwanan. Ev pêker jî diyare rê nîşan dide. Ziyan gihandine pêkerê. metrede bir han inşa etmişler. دوێنەیە de jineke swarê li ser hespeyê rê nîşanî karwanan dide. Berê du pêker bûn. Ji ber nehatine parastin yek ji wan ketiye. Yê dawî jî rastî êrişa gencînegeran hatiye.
En az 5-6 bin yıllık دیروکا وان پیکران هریکیم دیگه 5-6 سال بری. دیروکا قصرکی و کلافینکی یکه. ددما شاهان ده هاتنه چیکرن. لوی دری پیکری حسب هبو لسرجی جنه کسوار هبو. زکی پیکری جنش کاندنه hayırlı olur. رونشتوان قصرکی جبویار دلگیرانن دبیجن دگل کو به فرمان سروکومار بریارا پاراستنا شنوار هاتیه داین جی لی نه هاتیه پاراستن او هیوی دکن کسین دبن ناوی گنجینگریه ده زیان ددن دور و برهمین دیروکی بین راوستاندن. بەڵێ لەوەتی کە کۆرۆنا ڕووی کردە گۆی زەوی ئەوە ئەم گۆی زەوی وا شەڵقان و بەسەرەکە هەموو شتێکی کرد بە ئۆنلاین تەنانەت هەندێک وەرزش و یاریش هەیە توانرا وەکو ئۆنلاین یاری بکرێت چونکە پاڵەوانێتیەکانیان ساڵانە بەردەوامە و یاری شەترەنجیش یەکێک بوو لەوانە کە هەرچەندە یاری شەترەنج پێویستی بە کاتێکی زۆرە و بیرکردنەوەیکی قوڵ هەیە بەڵام کاریگەری کۆرۆنا هاوشێوەی کایەکانی دیکە کۆی کایەکانی دیکەی ژیان لەسەر ئەو یاریەش هەبووە وەک باسمان کرد بە شێوەیەک یەکێک لا یاریە پاڵەوانێتەکانی شەترەنج لە ماوەی 2 خولەت کۆتایی هات لە کاتێکدا چەند جارێک هەبووە یاریەکی ئەو یاریە لە نێوان 2 یاریزان یا 2 کەس 2 مانگی خایاندووە هەر بەردەوامی هەبوو یاریەکە بەڵام ئەم بە شکڵێکی تر کە هاژار کارێکی لەسەر کردووە وەکو ئینهاوسێک با پێکەوە بیبێت. ڤایرۆسی کۆرۆنا دۆخێکی وای لە جیهان دروست کردووە دەست بۆ هەر کارێک و کرد و بوار و بابەتێک ببین ئاراستەکەی بە شێوەیەکی کەوانەی دەگەڕێتەوە سەر کۆرۆنا بە جۆرێک گۆڕانکاری تەواوی لە کۆیکایەکانی ژیان کردووە یەکێک لەوانە پاڵەوانێتی یاری شەترەنجە کە یاریەکی بەناوبانگی جیهانیە لە زۆرینەی وڵاتان ئەنجام دەدرێت و یەکێک لە تایبەتمەندیەکانی دەبێت یاریزانانی ئەو یاریە سەلیقە و وریایەکی تەواویان هەبێت و پێویستیان بە کاتێکی زۆر هەیە چونکە لە ئەگەری بچووکترین هەڵەدا سەرکەوتن بە شکست دەگۆڕێت. ئەم یاریە لە نێوان 2 کەس کە نزیکن لە یەکترەوە ئەنجام دەدرێت. بەڵام لە گۆڕانکاریەکی بێوێنەدا پاڵەوانێتی یاری شەترەنج لە ژێر کاریگەری ڕێکارەکانی بەرەنگاربوونەوەی کۆرۆنا و خۆپاراستن لەو ڤایرۆسە بە شێوەی ئۆنلاین هاوشێوەی ڤیدیۆ کۆنفرانس بەڕێوە چوو. یاری پاڵەوانێتی شەترەنج بە شێوەی ئۆنلاین لە نێوان یاریزانانی جیهانی شەترەنج دانیال دۆبۆف کە ناسراوە بە پاڵەوانی ئاڵنگاریکردنی خێراترین یاریکردنی شەترەنج لەگەڵ هێکارۆ ناکامۆرا کە یاریەکە بۆ ماوەی 2 خولەک بوو لە دەرچرکەی سەرەتادا ئەم یاریزانە ڕووسیا دانیال دۆبۆڤۆس کیشماتی لە بەرامبەرەکەی کرد. یاری شەترەنج یەکێکە لەو یاریانەی کە پێویستی بە ڕۆحێکی ئارام و بیرێکی پشودرێژە و هەندێک جار یەک یاری شەترەنج لە نێوان 2 یاریزان چەندین مانگی خەیاندووە. بەڵام کۆڤید-19 گۆڕانکاری لەم یاریەشدا کرد و یاریزانانی ناچار بوون بە کەمترین ماوە یاریەکە تەواو بکەن. هاژە ئەوەی من شارەزا بم تۆ یاریزانێکی شەترەنجی باشی و زوش کیشماتەکەی بڵێ سۆڤان زۆر حەزم لە یاری شەترەنجە هەستەکەم یعنی لەو کاتەیە تەواو بیر و فکرم چۆنڵی وەرزشێک بە بیرت بە مێشک دەکەی ئەوەندە خۆشە ئیشەڵا بە یەکەوەی کەین فێرە بیت یەکەم جارکە کردم یەکەم شەترەنجم کە کردم یعنیەوە نەبوو لەگە کەسێکی ئەوە بێت تازە بەیاوە خۆم سەرەتابێ بردمەوە لی تر نازام لەوانەشە سوتفە بوو بێ شەر نیە لە ئازێتی کەواتە ینی گومانیەوە شەکرێ من یەکەم جارم بێت نەشیزانم و بشی بیتەوە. لە جیهان هەروەکو باسمان کرد ئەو هەموو گۆڕانکاریە بەسەر تەواوی سێکتەرەکانە هاتووە. بورگەر کینگ کە یەکێکە لە کۆمپانیا نێودەوڵەتیەکان نێودەوڵەتی بەناوبانگەکانی خواردنە خێراکانە کە بە شێوەیەکی زنجیرەیی لە زۆرینەی وڵاتانی جیهان لەقی هەیە. ئەم کۆمپانیایش هاوشێوەی بزنس و کارەکانی دیکەی گیانۆک و باسمان کرد بێبەش نەبووە لە زیانەکانی کۆرۆنا هەر بۆیە لە پێناو لە دەستنەدانی کڕیارەکانی بە بیرۆکێکی جیاواز لە سەردەمی کۆرۆنا ڤایرۆس بەردەوامە بێت لە فرۆشتنی ساندویچ و خواردنەمەنیەکانی یاخود ئەو خواردنانی کە زۆر بەتامن لەوێ ئەویش بە پێدانی تاجێک بۆ سەری کڕیارەکان لە کاتی خواردنە کە بە نزیکەی 2 مەتر دووری نێوان کەسەکانە پارێزێت کاتێک کە لە بورگەر کینگ بۆ نمونە خواردنێک داواکەن ئەو تاجە گەورەیە ئەکەنە سەریانەوە لە شێوەی کڵاوێکایە کە مەسافەکەی واکات من و تۆ چەندێک بشمانوێت نزیکەی 2 مەترێک دوور بین لەیەکەوە.
ئەویش ئەو بیرۆکەیلەوە بۆ هاتۆکە لە ناوەکەیەوە بورگر کینگ بۆکو تاجەکە بەسەریەوان شار ئەو تاجا خانە سەری بەڵام بە شێوەیە کە لەگەڵ کەسەکەی کە ئەچێ بۆ خواردنی ئەو ساندویچەیان هەر شتێک خواردنێکی خێرا بێ فاستفودەکان لەوێ ئەو ببێتە هۆکار نەمشتەکانیان لەدەست بدەن و شتێکی ئەو گۆڕانکاریێکی جوانی شاوانە سۆڤەن هەنێک جار چەندێک چێژ لەو خواردنامین دووبارەیە چەند جارێکەکی بەڵام کە گۆڕانکاریەکە بینی ئەتوانی بەو جۆرە وەریگری بۆ نمونەچیتەوە ینی ئەوەی گۆڕانکاریەکەەوە لێ بکات چێژێکی زیاتر پێ دەستکەی بە سێڵفی گرتن بە و تاجە گەورەیە کە بەسەرەوە چێ لەبەر خاتووی کە تۆ ساندویچێک خۆی یەک ڕێک بەقە سینێکی شەبوو کە گەورە بەڵێ هەرچەند کۆرۆنا کاریگەری لەسەر هەموو شتێکە هەبووە بە تایبەتی لە بازاری لە نرخی دراو زێر زی و بەگشتی و ئێمە هەوڵە دەین کە ڕۆژانە ئەوەتان بۆ بخینە بەردید کە دراوەکان دراوە بیانیەکان نرخی زێر چۆنە لە بازارەکانی هەرێمی کوردستان. $100 ئەمریکی بەرامبەر بە 123,350 دینارە. 100 یۆرۆ بەرامبەر بە 136,980 دینارە. 100 پاوەندی بەریتانی 152,954 دینارە. و 100 لیرەی تورکی بە 18,100 ببورن 18,000 دینارە. 100,000 تومەنی ئێرانی 7,274 دینارە. و نرخی ئەمڕۆی زێر لە بازارەکانی هەرێمی کوردستانیش بەم شێوەیە. مسقالێک زێری عیار 24 بە 334,000 دینارە. و مسقالێک زێری عیار 21 بە 290,000 دینارە و مسقالێک زێری عیار 18 بە 250,000 دینارە. ئەوانش نرخی زێر و دراوەکان بوون کە لە هەرێمی کوردستان ئەمڕۆ لە بازارە مامەڵی پێک. بەهۆی ئازاردانی پیاوێک 57 پۆلیس لە نیویۆرک دەستیان لە کارکێشایەوە. میدیاکانی ئەمریکا بڵاویان کردەوە بەهۆی ئازاردان و پاڵان بە پیاوێکی بەتەمەنە کە لەلایەن هێزەکانی پۆلیسەوە بووە هۆی خوێنبەربوون و گواستنەوەی بۆ نەخۆشخانە. 57 پۆلیسی شاری بافلۆ لە ویلایەتی نیویۆرک ئەمریکا دەستیان لە کارکێشایەوە لەلایەن خۆشیەوە حاکمی ویلایەتی نیویۆرک ڕووداوەکەی بە شەرمەزار و کارەسات وەستف کردووە. هاوکات نووسینگەی حاکمی ویلایەتی نیویۆرک ڕایگەیاندووە ئەو 57 پۆلیسە لە ئەنجامی تووڕەییان بووە کە دەستیان لە کار کێشاوەتەوە لە بەرۆی هەڵسوکەوتی دوو هاوڕێیان وای لێکردون دەست لە کار کێشنەوە و ئاماژەی بۆش کردووە ئەوان تەنیا وەک یەکەی فریاکەوتن دەستیان لە کار کێشاوەتەوە نەک وەک ئەندامی هێزەکانی پۆلیس. بەڵێ پارێزەری پیاوەکەش ڕایگەاندووە مارتن گۆنیۆ بە شێوەیەکی ئاشتیانە خۆپشاندانی کردووە و بڵێ ئەو ساڵانێکە چالاکوانی مافی مرۆڤ و دەشڵێت هەرچەندە تەندروستی جێگیرە بەڵام هێشتا بارودۆخی لە مەترسیدایە و ئەمەش وا ئەکات ئاها قسێکی کوردەواری خۆمان هەیە ئەڵێ ماڵ لە خۆی نەبوو میوان ڕووی تێکرد ئەوان هەرنا خۆپشاندان و بەهۆی ئەوەی کە پێشەرکردنی مافی مرۆڤ کەسێک بەهۆی ڕەگەسپەرستیەوە کە لە ماوەی ڕابردوو بەهۆی کوژرانی ڕەشپێستێک جۆرج فلۆید لەبەرەوە وای کرد بەردەوام ئێستا خۆپشاندانەکان هەبێت. بەڵێ ئێستا ئەمەش کە پاڵیان بمەوە ناوە ئێتر ئەوەنێتر ئاگرەکە خۆشەکات بۆی کە خۆپشاندانەکان بەردەوام بن هەرچەند زۆربەی خەڵک ڕژاونەتە سەر کوچە و کۆڵانەکان و تەنانەت فرۆشگاکان و ئامێرە کارەبایەکان دەبن و هەرناڵی و ئەمریکایە کە باسی لێوە ئەکرێت بە ئەو هەموو یاسا و ئەو هەموو مافەکە بەرسابتیایەتی بەڵام لە خۆپشاندانێکی ئاها خەڵک تووڕەیی وا دروست بووە لەلایکە بۆ شەیە مامەڵاکات. کۆمپانیای ئەپل داوا لەو کەسانەکات کە ئامێرەکانی ئایفۆنیان لە فرۆشگاکان دزیوە هەروەک چۆن سۆڤان باسی کرد کە بەهۆی ئەو گرژی و ئاڵۆزی ڕوویاوە لە ناو نیویۆرک یاخود لە ویلایەتە یەکگرتووەکانە ئەمە وای کردووە کە زۆربەی و شوێنانە تاڵان بکرێ خود دەستکاری بکرێ و شتەکانی ببرێ بۆی لە کاتی خۆپشاندانەکانی ئەمریکا دژی کوشتنی جۆرج فلۆید زۆرینەی کۆگا و کۆمپانیەکانی ئەپل ڕوبەڕووی دزی و تاڵانکردن بوونەوە کە کۆمپانیای ئەپل لە ڕێگەی کورتەنامەوە ئەو کەسانەی مۆبایلەکانی ئایفۆنیان لە کۆگە و لەخەکانی ئەپل دزیوە ئاگادار کردوتەوە کە ئامێرەکان بگەڕێنەوە فرۆشگاکان چونکە ئامێرەکان لە کار خراون و ینی هیچ دەسەڵاتێک نییە بتوانین بەکاری بێنی و ئاگادارکراوەتەوە کە سەبارەت بە ناوەڕۆکی ئەو کورتەنامەیی بۆ
دزەکان ڕەوانە کراوە کەسە بە دز ناویان بتون کۆمپانیای ئەپڵ هیچ ڕوونکردنەوە و لێدوانێکی ناوە تەنیا ڕایگەیاندووە ئەو بابەتە پەیوەندی بە پرسی ئەمنیەوە هەیە و لە ماوەی ڕابردوو کۆمپانیای ئەپڵ ئەپلیکیشنێکیشی لەسەر ئامێرەکان دابەزان بۆ ئەوەی کا لە کاتی حاڵەتی ئاوهایان پێشەوەی وەک بزانە شتێکی وا دزی ڕوو ئەدات ئامێرەکە کە لە شوێنەکەی کوێیە دیاری بکەن و بدۆزرێتەوە و هاوکات تیم کۆک سەرۆکی کۆمپانیای ئەپڵ لە نامەیەکدا بۆ کارمەندانی کۆمپانیاکە و توێتی کوشتنی جۆرج فلۆید بە بێمانە وەسف کردووە و بەڵێنی داوەکە هاوکاری ڕێکخراوەکانی مافی مرۆڤ بکات بۆی کە هەڵوێستێک بێت بەڵام باڕاستی کارێکی زۆر نەشیاوە بەو شێوەیە کە ئەو ئامێرانە دزراونەوە بێ هەرکەس بردێتی جا ناخۆشەکەی نازانێت چۆن بیگەڕێنێتەوە ئەتوانە لەبەر دەرگاکە داینێتەوە لەبەر هیچ خەڵکی نابێت بەڵێ بۆ زانینی بارودۆخی پایتەختی کوردستان هەولێر پامنێرمان هێمن حسێنمان لەگەڵا بێ سلااوت لێبێ هێمن ڕۆژێکی باش بۆ تۆ زانیارەکان لای تۆ چییە بارودۆخەکە چۆن ئەڕات بە تایبەت کە ئەمڕۆ دەستپێکی کردنەوەی دەوامی فەرمی دام و دەستگا حکومەکان بەڵێ ڕۆژی هەموو لایەک باش دیارە من ئەمڕۆ لە شارۆچکەی پیرمامەوە لەگەڵ ئێوەم ئەمڕۆ بۆیە هاتونێتە شارۆچکەی پیرمام چونکە لە ساڵی 2017 لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆ لە حوتی 6 لێرە لایەنە سیاسەکان بە سەرۆکایەتی لە دیوانی سەرۆکایەتی هەرێمی کوردستان و بە سەرۆکایەتی و سەرپەرشتی سەرۆک بارزانانی لێرە بۆ یەکەم جار لایەنە سیاسەکان و پێکاتەنەتەوەی و ئاینیەکانی هەرێمی کوردستان بڕیاری ئەنجامدانی ڕیفراندۆمیاندا ئەمڕۆ یادی ئەو ڕۆژەیە کە تێیدا بۆ یەکەم جار بڕیار لە مافی چارێ خۆنووسین و سربەخۆیی کوردستان تێیدا دراوە دواتریش ئەو بۆ ڕیفراندۆم ئەنجام درا و زۆرینەی دەنگەکان لەگەڵ سربەخۆیی هەرێمی کوردستاندا بوون. جیا لەمەش هەر ئەمڕۆ لە شارۆچکەی پیرمام هەڵمەتێکی خوێن بەخشین بەڕێوە دەچێت لە لایەن هێزە ئەمنیەکانەوە ئاسایش و پۆلیس و پێشمەرگە و سەرجەم هێزەکانی دیکەتیدا بەشدار دەبن وەکو هاوکاریەک کە لەم بارودۆخی کۆرۆنەدا بانکی خوێن ڕاگەیاندراوێکی ڕاگەیاندبوو کە هۆشداری کەمبوونەوەی خوێنی دابوو لە نێو بانکەکەیان پێشمەرگەش جگە لە هێزی وەکوڵێ ئەمنیەت و پاراستنی ئاسایش یاریمی کوردستان هاوکاتیش هاوکاری و بە خوێنبەخشین بەشدار دەبن لە هاوکاریکردنی توشبووان یاخود نەخۆشیان لە هەرێمی کوردستان. جگە لەوەش ئەمڕۆ دەستپێکی داوامی فەرمیە لە فەرمانگەکانی سنووری پارێزگای هەولێر کە لە کاتژمێر 9 دەست پێ دەکا و لە کاتژمێر 1 پاشنیوەڕۆ دەوام کۆتایی دێت بە ڕەچاوکردنی مەرج و ڕێنمایەکانی تەندروستی هەروەها خوێندنیش ئەوەشی تایبەت بێ بە خوێندن لە هەرێمی کوردستان ئەمڕۆ تاقیکردنەوەکانی قۆناغی شەشی ئامادەیی بەڕێوە دەچێت و دیارە کاتیش کەمە من دەگەڕێمەوە لای ئێوە دەنا چالاکی و ڕۆژە زۆرمان بۆ ئێوە باسکەین. بەڵێ زۆر سپاس دەکەین. سپاس بۆ پامنێرمان هێمە حسێن کە لەگەڵمان بووی سپاس بۆ زانیاریەکانە. بەڵێ هەر وەکو ئەو زانیاریانەی کە هێمن باسی لێوە کرد تاقیکردنەوەکان ئەمڕۆ دەست پێکات و فەرمانگەکان ئەمڕۆ لە کاتژمێر 9 سەر لە بەیانیەوە دەستەکان بە دەوامی فەرمی ڕۆژانەی خۆیان بەڵام هەروە گوتمان لاڕێی ڕێنمایە تەندروستیەکانەوە ئەبێ ئەو دەوامانە دەست پێ بکاتەوە و جێبەجێی هەموو ئەو ڕێکارانە بکەن کە بۆ خۆپارێزیە وەکو دانانی دەستکێش دەستەوانە یاخود دەمامەکەکان و ئەمڕۆژ ئێمە وتمان کە تەوەری سەرەکی پرۆگراممان باس دەوا بێت کە دام و دەستگا فەرمیەکان دەستەکەنەوە بەدەوام بۆ ئێمە میوانداری عەبدولواحید ئەحمەد سەرۆکی شارەوانی هەولێرمان کردووە بۆی کە زیاتر بزانین کە بە چ شێوازێت دەوامەکان دەست پێکات و بەڵێ بفەرموویتە ئێرە کاک عەبدولواحید. بەخێر هاتی کاک عەبدولواحید باشی تەندروستی باشە بۆ بینەرانتەنش زۆر سپاس بە هیوای ڕۆژێکی باش. با لە ڕاگەنراوەکەوە دەست پێ بکەین کە ڕاگەندراوێک بڵاوکرایەوە و شارەوانی ئەوەی کەوتوتە ئەستۆ کە دەست پێ بکات بە جێبەجێکردنی ڕێنمایەکان ئەو ڕێنمایانە چۆنن و ئایا چۆن جێبەجێ دەکرێت ڕێنمایەکان؟ بەڵێ سپاسەوە ئێمە ئەمڕۆ کە دەست بە دەوامکردن دەکەینەوە بەڕاستی هەر لەسەر ئەوەی کە ئەو بڕیارانە کە لە ژووری ئۆپەراسیۆنی پارێزگای هەولێر بڕیار دەرابوو کە دووبارە ئێمە دەست بەداوام بکەینەوە گشت فەرمانگەکان لە سەعات 9 کاتژمێر بەیانیەوە تاکو 1 نیوەڕۆ و ئەم دەوامکردنەوە بە چەند ڕێنمایی و
ڕێنمایی تەندروستی کە دەبێتن لەلایەن هەم فەرمانبەران و هەم لەلایەن ئەو هەوڵاتیانەیە کە کار و ئیشیان هەیە لە ئەو بەڕێبەرایەتیانە دەبێ پابەندی ئەم ڕێنمایە تەندروستیانە بن لەوانە لە بەڵکردنی دەمامک بەڕاستی دووش دەستکێش و هەروەها دوور ڕاوەستان بە شێوەیە کە دەبێتن بەلایانی کەم مەتونیوێک لە بینی هاوڵاتیان هەبێتن و هەروەها ئێمە لە فەرمانکانی خۆمان ڕێژەی ئەو فەرمانبەرانە کە دامان ناوە کە دەوام دەکەن بە شێوەیەک بێتن کە قەرەباڵغی دروست نەبێتەوە و بە هیچ شێوەیەک نابێتن لێکەوتە دروست بێتن لە ناو فەرمانکان. بۆیە بۆ ئەمە بەستە بەڕاستی ئێمە هەردووینێ لە دیوانی سەرۆکایەتی شارەوانی هەولێر و گشت ئەو بەڕێبەراتانەیە کە سەر بە سەرۆکایەتی شارەوانی هەولێرە هەڵمەتێکی فراوانمان کردەوە بۆ خاوێنکردنەوە و دووبارە تاقیمکردنەوەی گشت ئەم ژوورانە کە ڕۆژانە مامەڵەتی هاوڵاتیان پێدا دەڕواتن. بۆیە بەڕاستی لە ڕێگای کەناڵە خۆشەویستەکەتان ئاگداری گشت هاوڵاتیان دەکەمەوە کە ئەوانەی کە کاریان هەیە لە ئەو سەرۆکایەتی شارەوانی هەولێر یان ئەو بەڕێبەراتیانەی کە سەر بە سەرۆکایەتیمانە لە کاتی سەردانمان دەبێتن دەمامک و دەستکێش قەیم بکەنەوە بۆ پاراستنی ژیانی فەرمانبەران و هەروەها ژیانی خۆشیان. بۆیە بەڕاستی زۆر زەڕوریە دەبێتن پابەندی ئەو ڕێنمایە تەندروستیانە بنەوە بە پێچەوانەوە بەڕاستی ئێمە ڕێگە نادەین بە هیچ شێوەیەک سەردانی ئەوانە بکەن. بەڵێ ئێوە وەکو پێویست باسیەکەن و بێگومانیش یەکێکە لە گرنگترین ڕێنمایە تەندروستەکان بەکارهێنانی دەستکێش و دەمامک و خۆشتان ئاماژتان پێ کردووە. داواتان لە کارمەندەکان کردویان خودەمە داواکاریان ئیجباریە کە ئەبێ بیکەن و ئەگەر نەیکەن سزا درێن؟ بەڵێ بەتەکید ئێمە ئاگادارمان کردیتەوە هەر کەسێک ئەگەر هاوڵاتی سەردانی ئەو بەڕێبەراتیانە کردیان سەرۆکایەتی شارەوانی هەولێرکردن بۆ ڕایکردنی مامەڵەتیانیان ئەگەر پابەندی ئەو ڕێنمایە تەندروستیان نەبن ئەو ڕێگە نادێتن داخلی ناو ئەو فەرمانگە بێتن. کەسانش کە سەردانتانەکەن جگە لە کارمەندەکان. بەتەکید ئەوە شەرتێکی ئەساسیە لەبەر ئەوەی چکە ئێمە بەڕاستی چاک دەزانینەوە حکوومەتی هەرێمی کوردستان لەو قۆناغا هەستیارە چەندین ڕێنمایی جێبەجێ کردەوە بۆ ئەوەی ئەو ڤایرۆسە کۆرۆنا تەشەنە نەکاتن و نەکێت ئەوە ئێمە ناتوانین ئێستا بەڕاستی لەو ئاخرەی کە دەتوانم بڵێم یعنی ئێمە ئەو ڕێکارانە کە کرا لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە لەوانەیە لە وڵاتانی ئەوروپا زۆر جار ئەوانە نەکرا و ئەوان باجی ئەویان داوە کە ئێستا زۆر بڵاو بوویتەوە. بەڵام لێرکانە خۆشبەختانە توانرا هەتەش ڕادەیەکی زۆر تاکو ئەو کاتێکی ئێستا قسەی دەکەمەوە توانرا کۆنتترۆلکی باش بکردن بۆ ئەو ڤایرۆسە ناکرێت ئێستا بەڕڵا بکرێتن یعنی بە شێوەیەک کە هاوڵاتیان دەبێ خۆیان پارێزن و ئەو ئێستا بووتە ئەرکی سەرشانی هەر هاوڵاتیەک کە بتوانانی خۆی پارێزتن پاراستنی ویش بەڕاستی هەستکردنە بە پرسیارەتی بەرامبەر کۆمەلگای خۆی بەرامبەر نیشتمانەکەی. کاک عەبدولواحید لە میانە قسەکانی جەناب تاوا دەرکەوت کە ئەمە بڕیارە داواکاری نییە ئاماژەت بۆ کرد کاتە کە بڕیار بێ و داواکاری نەبێت دەبێت بۆ دەستە بەرخستنی دەستەوانە و دەمامک ڕێکارە بگیرێتە بەر. ئێوە ڕێکارەکەتان گرتوتە بەر بۆ ئەو کەسانی کە سەردانتان دەکەن بۆ فەرمانگەکان یاخود دەبێت خودی خۆیان هەڵسن بە دابینکردنی دەمامک و دەستەوانە کاتێکە دێنە ناو. بڵێ ئێمە هەتا ڕادەیەکی باش بۆ فەرمانبەرەکان خۆمان هەر هەمومان دابین کردووە هەر هەموو دەستەوانە و دەمامکیان هەیە. بەڵام ئەوانەیە کە دێن کە هاوڵاتیان ئێمە بەڕاستی ڕێژەیەکمانێک خۆماندانایە بۆ ئەو کەسانێک کە دەبینی لە کاتێک کە ئەگەر توانە لە بیریان کردو ئێمە بۆیان دابین بکەینەوە. بەڵام بە شێوەیەکی گشتی دەبی ئەو هاوڵاتێک کە دێتن سەردان دەکاتن بە خۆی دەستەوانە و دەمامکی بێنێتن. سەرڕای ئەوەی ئێمە دەبێت ئاماژە بە بابەتێک گرنگ بکەمەوە کە ئێمە لە ڕۆژی پێنجشەمەوە دەستمان بە هەڵمەتێکی فراوان کردووە لەسەر کاسبکاران و ئەو دوکانانەی کە لەناو هەولێر مەسەڵەن کاری خۆیان ئی ڕۆژانە دەکەنەوە هەستاین لەسەر بڕیاری بەڕێز جنای پارێزگاری هەولێر 150,000 دەمامک دابش کرا بەسەر ئەو کاسبکارانە. ئەمەش هەڵمەتێکی بۆ ئەوە بوو کە زیاتر کاسبکاران ئاگدار بکەینەوە کە ئێمە لەگەڵ ئێوەینە لە یەک خندق بۆ ئەوەی بتوانین بەرەنگاربوونەوەی ئەو ڤایرۆسە بکەینەوە. بەڵام لە دوێنێکەوە ئێمە دەستمان پێکردەوە لە دوای ئەوەی کە 150,000 ئەو دەمامکە دابش کرا بەسەر کاسبکاران لە دوێنێکەوە ئێمە دەستمان پێکردەوە بە ڕێکارە یاساییەکان بۆ سزادانی ئەو کەسانەی کە پابەند نابن بەو ڕێکارانە. بۆ ئەمە بەستا ئێمە هەردوێ نتوانیمان زیاتر لە 200 شوێن ئەوها قەپات بکەین دابخینەوە لەبەر ئەوەی بەڕاستی پابەندی ئەو ڕێنمایە نەبوونا. ڕێنمایەکان کە دەبەزیە بە زۆر ڕوون و ئاشکرایی ئاگداری هاوڵاتیان دەکاتەوە لەو شوێنانە کە چایخانەیە یان چێشخانەیە دەبێتن گشتیان دەستەوانەوە دەمامە قەیم بکەنەوە و شوێنی دانانی کورسەکانیان دەبێت بەلایەن کەمی مەسەن 2 متر
دەبێتن دووربوون لە یەک و هەروەها سەرڕای ئەوەی کە ئەو هاژ دەدەنیشتنەوە دەبێتن گشت فەرمانبەرەکانیان پابەندی ئەو ڕێنمایە بن. بەڵێ بەس لەوە کرد کە 200 شوێنتان داخستووە تەنها داخستنە یان هەژماریشی پێ ئەەکەن پێبژاردنشیان پێ ئەەکەن کە بڕێکە بێ پارە پێبژاردن بەڵێ ئێمە لەلایەن ڕەوانە دەکەین بۆ قایمەقامەتی قەزای ناوەندی هەولێر لەوێن دەریش بە پێی ئەو ڕێنمایە یاسایانەی کە هەیە ئەوان پێبژاردنیشیان پێ دەکرێتەوە بەڵام ئێمە سەرڕای ئەوەی کە ئەو لیژنەیەش دەوێت ئاماژ پێکەمەوە لیژنەیەکی هاوبەشە لە نێوان سەرۆکایەتی شارەوانی هەولێر یان وێنەرانی شارەوانی و هەروە قایمەقامەتی قەزای ناوەندی هەولێر و کەرتی تەندروستی و هەروەها بازرگانی هەولێر ئەمان ئەم لیژنەیە پێکەوە ئەوی دەکەنەوە و ئەو شوێنەیە کە پابەندی ڕێنماییەکان تەندروستی نەبووە وەک بەڕێستان ئاماژت پێکردەوە دوو ڕێکاری ئێمە پێ دەکەنەوە یەکیان داخستنی شوێنەکەی دووش پێبژاردنە و هەروەها لەلایەن وەزارەتی ناوخۆوە ڕێکاری یاسایی بەرامبەر ئەو شوفێرەکان ئەنجام دەدرێتن کە بە 50,000 غەرامە دەکرێتن ئەگەر بێت و کەوامەی قەیم نەکرێ بێتن و هەروەها ئەو سایق پاس و یان ئەو کۆستەرانە کە دەبێتن بەڕاستی ئەمەش ڕێکارێکی زۆر باشە و بۆ ئەوەی ئێمە دەزانین بژێوی خەڵک نەدەتوانرا لەوەی زیاتر ڕابجرێتن لەبەر ئەوەی چکە خەڵکیش زەختێکی زیاتر لەوەی دەکردەوە کە دەبێتن دوکانەکانی خۆیان یان شوێنەکانی کاسبیان بکرێتەوە بەڵام حکوومەت کە هات کە ئەو بڕیارەوان کە باڵێن جێبەجێ بکرێتن بەڵام دەبێتن بە پاراستنیی تونند بۆ لایەنی تەندروستی لەبەر ئەوەی ناکێتن بەڕاستی ئێمە مجازەفەی زیاتر بە ئەوی بکەینەوە ئینجا بۆیە بەرپرسیارەتی هاوڵاتیە کە بە خۆی ئمڕۆ وەک شعورێک بە برسیاتی خۆی هەستێتن بە بەستنی ئەم کەمامە کە بە تەکیید ژیانی خۆی و ژیانی هاوڵاتیان دەپارێزێت. باشە کاک عەبدولواحید باسیەوەت کرد کە پێویست بۆیە ژیانی هاوڵاتیان دووبارە بەرەو ئاسایی بوونەوە یاخود کاری پێکرا بەڵام ئایا شارەوانی چ کاریگەریەکی هاتە سەریان لە کاتی ئەوەی کە ڕێنمایە خۆپارێزیەکان ڕێکاریەکان هەمووی جێبەجێکرێت تا چەند کارەکانی ئێوەی وەستان بۆ نمونە کاریگەری هەبوو بێت لەگەڵ بڵێن ئەو خۆپارێزە ینی بە دیاریکراوی چەند پرۆژەی وەستان لەگەڵ ڕێکارەکانی خۆپارێزی بۆ ڤایرۆسی کۆڕۆنا. بەڵێ بە تاکید ئەگەر ئێمە لەو ئیتیزاهەوە تەماشا بکەینەوە بەڕاستی سەرۆکایەتی شارەوانی هەولێر و هەموو گشت ئەو بۆ ڕێبەرەتانەی کە سەر بە حکوومەتی هەرێمی کوردستانە ئێمە ماوەیەکی زۆر بوو مەسەن گشت ئەو کارانەی کە یان ئەو پرۆژانە گرنگانەی کە کاری دەکتیادا دەکراوە ئێمە دەزانین لەبەر ئەو چکە دەبی پابەندی ڕێنمایەکانی حکوومەتی هەرێمی کوردستان باینەوە ئەم دەوائرانە داخرا لەوانەیە چەندین بابەت کە ئێمە پرۆژە و پلانمان لۆدا نابوو کە لە کاتێک تەواو بیتن بەڵام ئەوانە دواکەوتەوە بەڵام ئەوە هەر هەمووی ئەگەر بێت و لە ژێر بابەتی ئەوەی دابرینەوە کە ئێمە ژیانی هاوڵاتیان لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان بەڕاستی گەورەترین بەها بوو کە ئێدەمە دەبی پارێزین بۆیە بەڕاستی ئێمە سەرڕای ئەوەی کە ئەعلانی منع تەجەول کراوە و چەندین ڕێکاریت کە کرا بەڵام ئێمە دەتوانم بڵێم لە سەرۆکایەتی شارەوانی هەولێر و ئەو بەڕێبەراتانەی کە سەر بە سەرۆکایەتیمانە چەندین کاری خزمەتگوزاریمان ئەنجامدا شان بەشانی وەزارەتی ناوخۆ و وەزارەتی تەندروستی لەوانە ڕشاندنی ڤایرۆس بۆ دژە ڤایرۆس کە بۆ پاراستی ژیانی هاوڵاتیان و هەروەها ئێمە کاری هەڵگرتنی زبل و خاشاکی ماڵان و هەروەها کاری هەڵگرتنی زبل و خاشاکی ئەو شوێنانێک کە کەرەنتینە کراوە کە بەڕاستی بێگومان ئەمە لە ماوەی ڕابردوو شابینیمان ئەرکەکانی شارەوانی کە چۆن وەک خۆی جێبەجێکرا بەڵام ئەگەر ئامارێک لابێ بە دەقیقی پێمان بڵێ چەند پرۆژەی شارەوانی وەستا. بڵێ ئێمە لەو پرۆژە گەورانێک کە وەستا ئێمە دەتوانم بڵێم زیاتر لە 5 لە بۆ 10 پرۆژەی کە گرنگ بوو کە ناو شارەوانی کە جێبەجێ دەکرا لەوانە ئێمە پرۆژەی گەور وەک پرۆژەی 150 متری پرۆژەی 120 متری پرۆژەی قتاوکردنی گەڕەکان و هەروەها چەندین ئەو پرۆژانی کە هەبوو لە شارەوانی ئێمە وەستاندمان بەڵام هەندێکیان بە شێوەیەکی نزبی دەستمان پێکردبووە مەسەلەن بۆ نمونە کاری سیانەکردنی ئەوکان لە کاتی کارنتینکردنە بەڕێستان ئاگدار بوون کە ئێمە گشت ئەو قۆرت و چاڵانەی بە تایبەتی لەو شوێنانەی کە لە ڕۆژانی ئاسایی نەدەتوانرا ئەو کارانە بکرێتن بۆ نمونە سنووری بەڕێوەبەتی شارەوانیەک کە دەکەن ناو شەقامی 6 متری و بەرەو ژوورەوە ناو بازار لە کاتی ڕۆژانی ئاسایی بەڕاستی لەوانەیە ئەنجامدانی ئەو کارە زۆر ئەستەم بێتن بەڵام ئێمە لە کاتی کەرەنتینەکە توانیمان ئەو ستاف و ئەو تیمە کە بەڕاستی جێگە دەستخۆشی بوو هەر هەموو هاتنەوە سەر دەوامی خۆیان و توانیمان ئەو شوێنانە چاپ بکەینەوە بەڕاستی ئەوەش کارێکی گرنگ بوو هەلێکی باش بوو کەواتەوە بێت ئێمە زانیمان لە کاتێکە قەدەغی هاتوچۆ بوو ئێوە هەستان بە ئەنجامدانی هەندێک پرۆژە کە لە پلانتانانە بوو بەڵام ڕێکارەکانی خۆپاراستن ئێستا لە دوایکە قەدەغی هاتوچۆ هەڵگیراوە ڕێکارەکانی خۆپاراستن چەندێک کاری کردو لەسەر ماستەر پلانی کارەکانی شارەوانی و پرۆژەکانی شارەوانی
بەڵێ بەتەکیید ئێمە ژیان ڕناوەسێتن بۆیش دەبێت گشت ئەو ڕێکارانەی کە دەکرێتن بۆ پاراستنی ژیانی هەوڵاتیان دەبێتن ئەوە خاڵی یەکەمیتن یان لە بەند ڕیزەکەی دەبی یەکەمیتن دواتر ئێمە بیرمان لە ئەوەی کردێتەوە کە دەبێتن بە شێوەیەک ئێمە کارەکانی خۆمە ئەنجام بدەینەوە لەلایەک پاراستنی ژیانی فەرمانبەران و هاوڵاتیان دووش ئێمە ڕایکردنی مامەڵاتی هاوڵاتیان چکە بەڕاستی هاوڵاتیانیش لەوانەیە لە مێژە مەسەرەن ماوەیەکە کارەکانیان ڕایی نەکراوە ئەوانیش زەختێک دەکەن لەسەر ئەو فەرمانگانە کە دەبێتن ئەو مامەڵاتانیان ڕایی بکرێتن بۆ ئەمە بەستەش ئێمە بەڕاستی گشت ئەو ڕێکارانەمان کردیە وەک لە سەرەتایی بەرنامەکە ئاماژە پێکردەوە کە ئێمە لە خزمەتی هاوڵاتیان دەبینەوە بە مەرجێک هاوڵاتیانش دەبی هاوکاری ئێمە بنەوە لە پابندبوون بە ڕێنمایەکانی تەندروستی لەبەر ئەوەی ئێمە بەڕاستی لەگەڵ ئەوەی نەکە ئێمە مامەڵەتەکانیان ڕایی بکەینەوە لەگەڵ ئەوەی نەکە گشت ئەو کارانیان کە وەستاوە لە ماوەی ئەو دوو مانگەیە ئەو سێ مانگە کە ڕۆیشت بەڵام دەبێتن ئێمە ئامانجی سەرچیمان لە بابەتەکە ئەویش پاراستنی وڵات و پاراستنی ژیانی هاوڵاتیان بەڕاستی ئامانجی سەرچیمانە. کاک عەبدولواحید کەواتە ئەو لەوێت بۆ چ پرۆژەیەکە ئەم ساڵ بەتایبەت ئەو ئەزانین نیوەی ساڵەکە تەواو بۆ هێشتا هەر کۆڕۆنا بەردەوامە و ڕێکارەکان گیراوەتە بەر کەواتە ئەو لەوێت بۆ چ پرۆژەیەکە کە ئێوە جێبەجێکەن لەو پرۆژانەی کە هەمووتە وەستاوە و هەندێک پرۆژەش هەبووە لە ماستە پلانتانە کە جێبەجێ نەکراوە کامیان جێبەجێەکەن بەڵێ ئێمە هەر لەگەڵ ئەم پرۆژەیەکە لە دواتر کە بەڕێستان ئاماژتان پێکردەوە ئێمە دەستمان بە چەندین پرۆژە کردەوە یعنی لەوانە مەسەن یەکیان لەوانە پرۆژه استراتیژی 150 متری ئەگەر تیمینتان کردی ئێمە زیاتر لە مانگونیوەکە دەستمان بەکارەکان کردوتەوە و هەروەها شەقامی 120 متری ئەمە هەمووی لە سنووری هەولێر لە سنووری سەرۆکایەتی شارەوانی هەولێر بەڵێ ئەوەش بەڕاستی بۆ ئەوەیە کە ئێمە ئەو پلانەمان داناوە ئەگەر سەرڕای ئەوەش کە ئێمە لە بەشێک لە بەشەکانی دواکەوتین بەڵام بتوانین بە زووترین کات قەرەبووی ئەو کاتێ بکەینەوە کە لێمان ڕۆیشتەوە و بتوانین ئەو پرۆژانە بە زووترین کات و لە کات و ساتی خۆیدا کە بە پێی ئەو پلانێک کە بۆی دانراوە ئەو پرۆژانە تەواو بکرێتەوە و بکەوتە ژێر خزمەتی هاوڵاتیان بۆیە بەڕاستی ئێمە سەرڕای ئەوەی کە مەشروعی 150 متریمان کە دەست پێ کردەوە بە خۆشحالیەوە کە سوپاس بۆ کە کۆمپانیەکەش کە ئامادە بوو دەست بەکار بێتەوە بەو شێوەیە کە پاراستنی ڕێنمایەکانی تەندروستیش بیتن و هەروەها ئێمە شەقامی 120 متریش کە بەشێکی مایتەوە لە نێوان ڕێگای سەرکی هەولێر کەرکووک بۆ هەولێر مووسڵ کە ئێوە دەزانن بەشێک لەوێندەر ئێمە شەقامە سەرکی کە تەواو بوو بەڵام شەقامی خزمەت گوزاریەکە ما بووە داوامان لە کۆمپانیا کردەوە کە بە زووترین کات ئەو بەشە خزمەت گوزاریش ئەنجام بداتن لەبەر ئەوچکە گرنگێکی زۆر تێدا هەیە ئێمە چاک دەزانین لە ئەو شوێنێک کە لە ڕێگای کەرکووک کەدێتن و دەڕواتن بۆ لای بنسڵاوە و یانداوەتی ئەوانە شەقامێکی خزمەت گوزاری هەیە بە تایبەتی لای مارکەتی شیلانە ئەوانە کە زۆر مەشهور ئەو شوێنە قەرەباغیەک و جەنجاڵێکی زۆر ڕووی دەدا بۆ ئەم مەبەستە ئێمە پێوان باش بوو ئەو ساڵە ئەو خزمەت گوزاریت جێبەجێ بکرێتن تاکو بتوانین ئەو جەنجاڵی هاتوچۆ لەوێندەر چارەسەر بکەین ئەمە لە ڕووی جەنجاڵی هاتوچۆوە بەڵام ئێمە دەزانین کە لە وەرزی زستانە و بارانبارینێکی زۆر کە ئەبێت هەندێک لە شقامەکانی هەولێر هەن کە گۆڵماوێکی زۆر لی کۆ ئەبێتەوە بەهۆی بارانەوە و یاخود شکانی بۆری ئاوەکان لە کاتێکا کەرنتینە بوو ئەمانە دووبارە بنەوە کاتە کەرنتین بوو ئەتانتوانی وەکو پرۆژەکانی ترەوەی کە پڵکردنەوەی چاڵوچۆڵەکانی سەر شقامەکان ئەم کێشانەی کە کێشێکی بەردەوامی ساڵانن هیچ پلانێکتان هەبوو کە ئامادەکاریەک بکەن بۆ چارەسەرکردنی یاخود پلانێک دابنێت کە پرۆژێک دروست بکەن کە ئەم زستانە تووشی ئەو کێشێ نەبنەوە دووبارە بەڵێ بەتاکید ئەوەی کە بەڕێستان ئەگەم ببەستە ئەوەی کە لە کاتی بارانبارین کە ئاو کۆ دەبێتەوە لە سەر شەقامەکان و دەبێتە هۆیەک بۆ ئەوەی کە فەیزان ڕوو بداتەوە بەڕاستی ئێمە لەوەی کە ئاماژە پێکردەوە ئێمە توانیمان لە کاتی کەرنتینە کە کاتێکی زۆر باش بوو بۆ دیراستکردنی گشت ئەو شوێنانی کە لە هەولێر ئەو ئاوە کۆ دەبێتەوە مەسەن بۆ نمونە مەزموع شوێنێک پێ بڵمەوە مەسەن پێش دەرگای ئەنجومەنی وەزیران کە لە شەقامی سیمەتریەوە بەڕاستی ئاوەیەک لەوێ کۆ دەبێتەوە و هەروەها کن مزگەفتی ئیمامی عەلی کە لە سنووری شارەوانی چارە و هەروەها پێش شارەوانی سێ و چەندین شوێنی تر کە لە هەولێر کە ئەو ئاوە کۆ دەبێتەوە دەبێتە هۆی ئەوە کە بێتە فەیزان ئێمە بەڕاستی ئەو شوێنانەمان هەموو دراست کردووە و چارەسەریش چیە لەگەر بە هەماهەنگی لەگەڵ بەربەراتی ئاوڕۆی هەولێر و بتوانین ئێمە سیمینارێک لەو نزیکانە تەقدیم دەکەین بۆ ئەوەی ئەو خاڵانە دەستنیشان بکەینەوە ئەگەر هاتوو لە بۆ ئەو پرۆژانە گوژمە دابین کرا ئێمە دەتوانم بڵێم ئێمە هەتا ڕادەیەکی زۆر باش دەتوانین ئەو نقطانە یان ئەو خاڵانەی کە ئاو کۆ دەبەوە بتوانین گرفتەکانیان چارەسەر بکەین پێم وابێت ئەو لەلایەن کۆمپانیای بیانیەوە
کارەکان بۆوان سپێنرابوو یا هەر لەلایەن خۆمانەوە ئەو دروستکردنی گۆم نەبوونی ئاوەکان لە کاتی باران و چارەسەرکردنی کێشەی ئاوەڕۆ یان ئەوە هەمویان ئەو بابەتە زیاتر پێیوەستە بە بەڕێوەتی ئاوڕۆی هەولێر و هەروەها ئێمەش وەک هەماهەنگیەک لەگەڵ بەڕێوەتی ئاوڕۆی هەولێر ئێمە ئەو خاڵانەمە دەستنیشان کردووە بۆ ئەوەی بە هاوڵاتیان و هەروەها بە دەستگای ئیعلامیەکان باز بکەینەوە کە ئێمە هەموو ساڵێک کە زۆرترین کە کاتێک باران لە کاتێکی کەم ڕێژەیەکی زۆر دەبارێتن ئەو گرفتانە کە دووست دەبێتەوە و چەندین ساڵیشە ئەوە نزیکەی زیاتر لە 15 بۆ 20 ساڵ دەبێتن ئەو گرفتە دووبارە دەبێتەوە سێبارە دەبێتەوە ئێمە بتوانین ئەم ساڵە خاڵە نێگەتیفەکان دەستنیشان بکەینەوە بۆ ئەوەی بەرچاوی حکوومەتی هەرێمی کوردستان و بەرچاوی جەنابی وەزیری شارەوانی و بە ڕێز پارێزگاری هەولێر ڕوون بکەینەوە کە ئێمە لەو شوێنانە ئەو خەلەلانە هەیە یان ئەو گرفتانە هەیە و چۆنێتی چارەسەرکردنی لەگەر ئاوەڕۆی هەولێر کەواتە دەرفەتێکی باش بوو بۆ دووبارە سیانەکردنەوە و ئاوادانکردنەوەی هەولێر زۆر سوپاس بۆ بەڕێستان کاک عەبدولواحد ئەحمەد سەرۆکی شارەوانی هەولێر کە لەگەڵمان بووی بەیەکەوە کۆتایی هێنین بە پرۆگرامی ئەمڕۆی ڕۆژ باش بە گفتوگۆکەمان لەگەڵ بەڕێز عەبدولواحید کە هەموو ئەو پرۆژانی شارەوانی کە وەستان و دەستیشیان پێکردوتەوە زانین کە لە ماوەی ڕابردووە کارمەندانی شارەوانی چەند ماندوونە ناسانە کارەکانیان جێبەجێ کردووە سوپاس بۆ بەڕێستان. بەڵێ کاتژمێرێکی تر خەڵکی دەچێتەوە سەر کارەکانیان دام و دەستگا فەرمیەکان دەستەکەنەوە بە کارکردن هیوادارین کە هەموو هاونیشتیمانیان لە هەموو هەرێمی کوردستان هەوڵی ئەوە بدەن کە ڕێکارەکانی خۆپارێزی بەرامبەر ڤایرۆسی کۆرۆنا بگرنە بەر تا سبەین و بێگەشتنەوەکی دیکە بەخواتان دەسپێرین خواتان لەکەن هەر شاد بن زۆر سپاس.